لەو خاڵانەی کە لەو بڕیارەیە ئێمە بڕیارمان لێدا دوو هەفتە تێدەپەڕێت بەسەر کۆتایی هاتنی وادەی یاسای ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان. تا ئێستاش سەرۆکی حکوومەت و پەرلەمان هیچ بڕیارێکیان لەبارەی چارەنووسی ئەنجومەنەکان نەداوە. جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت لەبەر ئەوەی کەوتونەتە بۆشایی یاسایی ناتوانین چاودێری حکوومەتی خۆجێی بکەین و هیچ کۆبوونەوەیەک ئەنجام بدەین. لە فەراغی یاسایی ئەگە کۆبنەوەش بکەی زۆر معنای نادا. لۆی ئەمە ئینتزاری حکوومەتی دەکەین. حکوومەت دەبی بە زووترین کات لە پێش بسیدا بڕیارێکی لەسەر ئەنجومەنەکان بدات. ئێمە لە هەرێمی کوردستاندا ئەو سیستەمە بەڕای من شخصی سیستەمەکە دەبێ پێداچوونەوەی بۆ بکرێ. یان ئێمە ئەنجومەنی پارێزگاکانمان پێویستە یان ئەنجومەنی شارەوانیەکان. بەپێی زانیاریەکانی پەیام هۆکاری دیاری نەکردنی هیچ وادەیەک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە پارتی دەیەوێت ئەنجومەنی پارێزگاکان هەڵبوەشێنێتەوە لە بەرامبەردا ئەنجومەنی شارەوانیەکان ئەکتیڤ بکات. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت هەردوو حیزبی دەسەڵاتدار بۆ ئەوەی گەندەڵیەکانیان ئاشکرا نەبێت بەردەوام ئاستەنجیان لە بەردەم کارەکانی ئەنجومەنەکان دروست کردووە لە ئێستاشدا دەیانەوێت هەڵیان بوەشێننەوە. دەسەڵات دوو حیزبی دەسەڵات نایەنەوێ ئەو ئەنجومەنانە ئەکتیڤ بن، نایەنەوێ دەسەڵاتیان فراوان و بەهێز بێ، چونکە ئەگەر بێت و ئەنجومەنانە بەکاری خۆیان هەستن و ئەو مەهامەی کە لە سەرشانیان جێبەجێ بکەن طبعاً لە خزمەتی هاوڵاتیان دەبی ئەوەلجاری، دومیش دەستی حیزب لە ناو ئەنجومەنانە کەمتر دەبێتن، کۆنتڕۆڵ لە دەست دەدەن. بۆیە حیزبی دەسەڵات دائما هەولی ئەوەی داوە ئاستەنگ لە بەردەمی ئەو ئەنجومەنانە دروست بکاتن. حیزبی دەسەڵات دەیەوێت لەو تەوزیع نوێیەی پەرلەمان بەخۆی یاسایەکی نوێ داڕێژیتن بە کەیفی دەسەڵات بێت. بۆ کۆتایی هێنان بە کێشەی کۆتایی هاتنی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکان تەنها دوو ڕێگا چارە هەیە کە یەکەمیان بریتە لە هەڵبژاردن، دووەمیشیان درێژکردنەوەی وادەکەیەتی کە ئەمایان دەبێت پەرلەمان بە یاسا ئەو بابەتە یەکلایی بکاتەوە. تەواو لە ئێستادا ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان شەرعێتە نەماوە کۆتاییان پێ هاتووە و ئەندامەتیان لەدەست داوە. بۆی لە ئێستادا ئێمە لە فراغێکی ئەنجومەنی پارێزگاکاندان لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ئەم دوو ڕێمان لە پێشە بۆ ئەوی معالەزی ئەم بابەتە بکرێ، یاوەتەیە پەرلەمان یاساکان بۆ هەمار بکە و تەمەنیان درێژکاتەوە کە ئەمە کارێکی باش نییە و ڕێیەکی دیکەش ئەوەی کە هەڵبژاردن بکرێ. ئەنجومەنی پارێزگای هەولێر پێشتاوەبوونی وادەی یاسایی بە فەرمی داوای لە حکوومەت کردووە وادەیەک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیاری بکات، بەڵام تا ئێستا حکوومەت هیچ وەڵامێکی نەداونەتەوە. پەرلەمانیش خۆی لە قەراغ ئەو بابەتە نەداوە، بۆیە چارنووسی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم بە نادیاری ماوەتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.